خۆشەویستانم ئەم کاتتان باش و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەڕێوەبەراتەکەی سەرۆک ترامپ لە هەفتەی ڕابردوودا ڕایگەیاند ئەو وڵاتانەی هاوکاتی سەپاندنی سزاکانی سەر ئێران لێیان بەخشرا بوو ئیدی لە سەرەتای مانگی پێنجەوە نابێ بە هیچ شێوەیەک نەوت لە ئێرانەوە هاوردە بکەن بۆ وڵاتەکانیان. ئامانجی ئێمە ئەوەیە وڵاتان بە تەواوەتی هاوردەکردنی نەوتی ئێران ڕابگرن. لە مانگی یازدەی ڕابردوودا 7 وڵاتمان بەخشی لەگەڵ تایواندا لەو سزایانەی سەپاندمانە سەر ئێران. ئەمەمان بۆ دوو مەبەست کرد تا کات بدەینە هاوپەیمانەکانمان و خۆیان لە هاوردەکردنی نەوتی ئێران دوور بخەنەوە. هەروەهاش بۆ دڵنیابوون لەوەی کاریگەری نەبێت بەسەر بازاڕی نەوتەوە. ڕایدەگەێنم کە چیدی ئەم پرۆسەی بەخشینە درێژەی نییە. بە هیچ شێوەیەک بەخشین نامێنێت و بەردەوامیش دەبین لە سەپاندنی سزاکان و چاودێری جێبەجێکردنیشی دەکەین. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەش بەوە دەکا متمانەی هەیە بەو پەیمانانەی بە ئەمریکا دراون لەسەر ڕێژەی نەوت لە بازاڕی جیهانیدا. ئەمە جێ دەهێڵم بۆ خەڵکی تر قسە لەسەر ڕێکەوتنی عەرەبستانی سەعودی و بیرنشینە یەکگرتوەکانی عەرەب بکەن لەم دۆسیەدا، بەڵام خۆم بوو توێژم هەبووە و سەرۆک ترامپیش و توێژی هەبووە لەگەڵ ئەو وڵاتانەدا و پەیمانی ئەو دڵنیاییان داوە کە بازار هێندەی پێویست نەوتی تێدا بێت. بۆ خۆشم متمانەم هەیە بەوەی ئەو ئامانجە دەپێکین و متمانەشم هەیە بەوەی ئەو وڵاتانش پشتیوانی لەم سیاسەتش دەکەن کە هاوتەری بە لەگەڵ ئامانجەکانیدا. ئەم بڕیارەش بۆ کۆتایی هێنان بە بەخشینی ئەو وڵاتانەی پێشتر دەیانتوانی تا ئەندازەیەکی دیاریکراو نەوت لە ئێرانەوە هاوردەی وڵاتەکانیان بکەن پێشنیازێکی پێشترە و لە ناو بەڕێوەبەرایەتیشدا تێکڕایی لەسەر هەیە. ئەمە بڕیارێک بووە و لە ناو تیمی ئاسایشی نیشتیمانی سەرۆک ترامپدا با تێکڕایی پشتیوانی کراوە سیاسەتی سفرکردنەوەی هاوردەکانی نەوتی خاوی ئێران. پێشنیازی وەزیری دەرەوەمان بووە و نزیکەی ساڵێک لەمەوبەر ئەو پێشنیازە کراوە. ئێستا واتای 1 ساڵ دواتر ڕەوشی بازارێک لە ئارادایە بۆ ئێمە تا ئامانجی خۆمان بپێکین. کۆماری ئیسلامی ئێران وەکە ڕەشەکانی پێشتر دەیکردن ئێستاش دەڵێتەوە تەنگەی هورمز دادەخات و ئەمریکاش بەردەوام وتوێتی هەموو هەوڵێکی ئێران ڕادەگرێ بۆ داخستنی ئەو ڕێگە ئاویە کە یەک لەسەر 5 گواستنەوەی نەوت لە بازرگانیە جیهانیەکانی نەوتدا بەو تەنگەیەدا تێپەر دەبێت. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ میوانداری پسپۆڕێکی کاروباری ئێران دەکات. بەهنام بن تالیبلو لە نێوەندیدا کۆچیکردن لە دیموکراسیەکان. بەهنام شارەزای سیاست و هەوڵەکانی ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و خاوەنی دەیان وتار و لێکۆڵینەوەی وردیشە لەسەر سیاست و ڕێبازەکانی ئێران. بەهنام سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا. وەک خۆت دەزانی ئەمریکا بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە بەرزترین ئەستی فشار بخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران تا ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ. ئێستا کە بەخشینی ئەو وڵاتانەی هەڵگرت وە کۆتایی پێدەێنێت پێت وایە ئەمە ئەوە بگەێنێ کە بڵین ئیدر تەواو بەرزترین ئەستی فشار لەسەر کۆماری ئیسلامی ئێرانە؟ Well, always great to be back with you and thank you for having me. هەمیشە خۆشحاڵم بەوەی بەشدار بم لەم بەرنامەی تۆدا. بەرزترین شێوازی فشارکردن چەند ئاستێکی دەوێت. ئەگەر بەڕێوەبەرایەتی سەرکەوتوو بێت لەوەی هەناردەکردنی نەوتی ئێران بگەێنێتە ئاستی سفر و بشتوانێت سزا بسەپێنێتە سەر ئەو وڵاتانی لە پاش ڕۆژی 2 مانگی 5ەوە بازرگانی نەوت لەگەڵ ئێراندا دەکەن ئەوایانی گەیشتوینێتە ئاستێکی زۆر بەرز لە هەڵمەتی فشارەکان بۆ سەر ئێران. پێویستە لێرە باس لە کۆتایی هێنان بە بەخشینێکی تریش بکەین کە پەیوەندی بە نەوتەوە نییە بەڵکو پەیوەندی بە هاوکاریەکانی بواری سیڤیلی ناوکیەوە هەیە. ئەگەر بێت و بەڕێوەبەرایەتی ئەمریکا هەندێک لەو بەخشینانش لا بدات ئەوە دەبێتە نیشانەیەک بۆ ڕژدی بەڕێوەبەرایەتی ئەمریکا لەو ڕێوشوێنەی گرتوێتێ بەر بۆ گەڕاندنەوەی ئێران بۆ سەر مێزی دانوستاندن و هەروەهاش درێژەدان بە استراتیژێتی بەکارهێنانی بەرزترین شێوازی فشار بەرامبەر نەوت و هەموو شتێکی تری پەیوەندی بە ئێرانەوە هەیە. چەند درێژە دەکێشێ ئەم هەموو پرۆسەیی کە باسی دەکەین و ئەو کاریگەری کە ئەمریکا بە شوێنیا دەگەڕێ پرۆسەیەکی درێژخایەنە ئێران نەتوانێت وەکو پێشتر چەندێک پشتی بە خۆی بەستە بوو لە بەروبوومی ناوخۆی و ئەم جۆرە مەسەلانەدا بۆ لەمە دووە چۆن دەبێت؟
If by process you mean the return to the regime to negotiations, ئەگەر پرۆسەکە لێرەدا مەبەست لە گێڕانەوەی ڕژێمی ئێران بێت بۆ دانوستاندن ئەوە پێدەچێت لە ئێستادا هەر هیچ نەبێت بۆ بەشێک لە سەرکردەکانی ئێران سیاسەتی زۆرترین ئاستی پشو درێژی بەکاربێنن لە بەرامبەر سیاسەتی بەرزترین ئاستی فشاردا. جا ئەوە تا دەیانەوێت بزانن بەرگری ئەو هەموو فشار و سزایانی واشنگتن دەگرن یان ناو چەندی تریش درێژدا دەکێشێت. چاوەڕوانی ئەوەشن بەڕێوەبەرایەتەکەی ترامپیش نەمینێت. ئەمە ینی سیاسەتی کات بەکاردەهێنرێت لە کاتێکدا گەڕی یەکەمی ئەم بەڕێوەبەرایەتیە 20 یان 21 مانگی ماوە. ئەمەش ئەو کاتەیە کە پێویستە ئێران ببینین لە وتیوێژ نەکردنەوە بێتە سەر وتیوێژکردن. بەڵام ئەوەی ئێستا دەیبینینەوەیە بەداخەوە ڕژێمی ئێران هیچ گرنگی نادات بە ڕەوشی گەلانی ئێران، هیچ بایەخ نادات بە گیرانی لە بازاردا، دابەزینی نرخی تمەنی ئێرانی لە بەرامبەر دۆلاری ئەمریکاییدا فرامۆش کردووە و دەیەوێت بە هەر شێوەیەک بێت ئەم شتانە وەربچەرخێنێت. هەر بۆیە لێرەدا لە هەردوو مەودای کورت و مامناوەندی خایەندا پێویستە واشنگتن سیاسەتی بەرزترین ئاستی فشار وەها بەکاربهێنێت تا پشو درێژیەکەی ئێران بنکۆڵ بکات و خێراتر بیگەڕێنێتەوە سەر مێزی دانوستاندن. جا ئەمە لەوانەیە ئەم 20 بۆ 21 مانگەی داهاتوو بخایێنێت. ئەگەر ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن بەو مەرجانەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش قایل بوو. ئیدی ئەم هەموو سزایانی کە لەسەر ئێرانن هەڵدەگیرێن ڕەوشەکە بەرەو شوێ دەڕوە ئەگەر بێت و ئێران قایل بێت. This is actually an excellent question because, as you know, ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر باشە. ئەوە نزیک دەبینەوە لە یەکەم ساڵیادی کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکە کە ڕۆژی هەشتی ئەم مانگە بوو. هەروەهاش ساڵیادی ئەو 12 خاڵەی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی 21 مانگی 5 ڕایگەیاند. هێشتاش ئەو 12 خاڵەی پۆمپەیۆ لای من وەک پرسیارن و بە کراوەی ماونەتەوە. ئایا ئەمە کۆتایی دەوڵەتی کۆماری ئیسلامیە؟ ئایا ناچارکردنی ئێرانە تا بکەوێتەوە وتیوێژکردن؟ یان ئایا 12 خاڵن بۆ وتیوێژکردن؟ جا ئەگەر ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن و ڕێکەوتنێکی فرەلایەنی نوێ هاتە ئاراوە و ئەو 12 خاڵشی لە خۆگرت بوو ئەوە ئیتر ئەگەر و نەگەری لادانی سزاکان دەکەوێتە سەر بەڕێوەبەرایەتی. لەوانەشە پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ ئێراندا لە بیرمان نەچێت بەڕێوەبەرایەتەکەی ترامپێکێکە لەو ژمارەکەمەی بەڕێوەبەرایەتی کۆماری کە دەڵێت دەخوازێت پەیوەندیەکان لەگەڵ ئێراندا ئاسایی بکاتەوە ئەگەر بێت و ئێران بەگشتی سیاسەتی دەرەوەیی و ئاسایشی خۆی بگۆڕێت. جا پرسیارەکە لەوەدایە ئایا تاران ئەو قمارە دەکات لەسەر ئەگەر و نەگەری گەری دووهەمی ئەم بەڕێوەبەرایەتیە و یانیش هاتنی بەڕێوەبەرایەتێکی نوێ لە ساڵی 2020دا و گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچەکە چونکە هێشتا هیچ ئاماژەیەک دیار نییە پێمان بڵێن ئێران دەگەڕێتەوە بۆ سەر مێزی دانوستاندن. خراپترین شتێکیش لە استراتیژیەتی بەرزترین ئاسی فشاردا دەستکردنەوەیە بە پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ ئێراندا بەبێ ئەوەی ئەو کاریگەریە ئابووری پێویستمان بوو بۆ ناچارکردنی ئێران هاتبێتە دی. چونکە ئێران تێپەڕاندنی کات بەکاردەهێنێت وەک لەگەڵ ئەوروپایەکاندا دەیکرد و ئێستاش لەگەڵ ئەمریکادا. هەڵبەت لێرەدا پەیوەندی بە مەسلەی کاتەوە هەیە و پەیوەندی بەوەشەوە هەیە کە ئێران لەوانەیە چاوەڕوانی هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی ساڵی 2020 بکە. من دەگەڕێمەوە بۆ لا دەمێت ڕای ئێرانیەکانیش بزانین چیە و چی نییە. ئێرانیەکانیش لە لای خۆیانەوە ئاگاهی دەدەن سەبارەت بەوەی ئەگەر بێت و ئەمریکا بەردەوام بێت لەسەر سیاسەتی ڕێگەگرتن لەوەی ئێران نەوت بفرۆشەیە. ئێمە لە بڕواایەدان ئیران بەردەوام دەبێت لە فرۆشتنی نەوت. بەردەوام دەبین لە دۆزینەوەی کڕیار بوونەوتەکەمان و بەردەوامیش دەبین لە بەکارهێنانی تەنگەی هۆرمز وەک ڕێگەیەکی پارێزراو. بەڵام ئەگەر ئەمریکا ڕێوشوێنیش سەر شێتانە بگرێتە بەر تا ڕێگەمان لێ بگرێت ئەوە ئیتر پێوەستە خۆی بۆ بەرەنجامی خراپ ئامادە بکات. کاربەدەستانی ئەمریکا لەو بڕواایەدان وەک چۆن کاریگەری سزاکان بەسەر ئێرانەوە دەرکەوتون ئاوەهاش کۆتایی هێنان بەو بەخشینانە هێندەی تر دەبێتە فشار بەسەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە. هەر لە ئێستاوە کاریگەریەکەیمان بینیوە. ڕێبەری حیزبوڵڵا لە مانگی 3دا بوو داوای کۆمەکی دارایی دەکرد. ئەمەش یانی گرفتی دارایی هەیە و ناتوانێت
خەرجەکانی بەڕێوەبەرێت لە سەدا هەفتای بودجەی حیزبوڵڵا لە ئێرانەوەیە هەر لەم ماوەیەدا راپۆرتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمز باسی لەوە دەکرد چۆن لایەنگرانی ئێران لە لوبنان و لە سووریاشدا گرفتی داراییان هەیە و بەماش بودجەی ڕژێمی ئێران کورتی هێناوە بۆ ئەو شەڕانەی بەلەبری بۆی دەکرێت وەک حیزبوڵڵا دژی ئیسرائیل سووریا پازداران و هێزەکانی قودس بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل بەکاردەهێنێت حوسیەکان لە ئێمەن ئێران ئاگری ئەو شەڕانە خۆش دەکات و ئێمەش دارایی لێ دەبڕین کە بۆ درێژەدان بەو شەڕانە پێویستێتی بەڵام ئەمە بەو مانایە نایە کە ئێرانی شەوڵی خۆی نەدا وەک بەرپرسانی ئێرانی دەڵێن تاران هەموو ڕێوشۆنێک دەگرێتە بەر لە پێناو سوکردنی کاریگەریەکانی سزاکانی ئەمریکا لەسەری سزاکان هەمیشە کاریگەری خراپیان هەبووە بەڵام سزاکان هەرگیز نابنەمایەی گۆڕینی سیاسەت و ڕێبازەکان ڕێگە زۆرە تا خۆمان لە کاریگەری سزاکان بپارێزین و ئیمە دکتۆرامان هەیە لەو بوارەدا بەنام بەر لەوەی بینە سەرەوەی کە بڵین ئێران چی دەکا یا چی ناکە حەزەکەم بزانم بەڕای تۆ ئێران دەتوانێت سوود لە دەرفەتی کات ببینێن لە ئێستەوە تا هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2020دا Yes, Iran is looking to weaponize time. بەڵێ ئێران چاوی لەوەیە کات بکاتە چەکێک بۆ خۆی هەر بۆیەشە دەبێت بەڕێوەبەرایەتەکەی ترامپیش کات لە دژی ئێران بەکاربهێنێت جا بۆیە ئاماژەم بەوە کرد کە ئێران دەخوازێت پشوو درێژ بێت بەڵام دەبێت ئەو پشوو درێژیە باجی لەسەر بێت ئامانجەکە ئەوەیە ئێراندان بنێت بەوەی گەڕانەوە بۆ دانوستاندن لە بەرژەوەندی خۆیەتی وەک لەوەی لە دوورەوە دابنیشێت و چاوەڕوان بێت بەڕاستی نابێت ئەو لێدوانانەی محەممەد جەواز زەریف بە سادەی وەربگیرێن ئەوە تا وەک گاڵتەیەک باسی دەکات کە ئێران دکتۆرای هەیە لە خۆلادان لە سزاکان یەکەم شت لەسەر ئەوە وەک ئێرانیەکی ئەمریکایی دەڵێم ئەوەی وتی جێی شەرمەزاریەکی گەورەیە خاڵی دووهەمی ژەوەیە ئەوە تا ئەو وڵاتە کە شانازی بەخۆیەوە دەکات وەک خاوەنی دکتۆرا شتێک دەکات دژی ئەوەی پێی دەگوترێت ئابوووریە گەورەکەی خۆی لە کاتێکدا دەبواە بەشداری هەبواە لە بەرەو پێشبردننی ڕەوشی ئابووریدا ئەمە شتێک نییە هەروە بە سادەی وەربگیرێت ڕاستێکە ئەوەیە کە ئێران لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئاوەها دەکات بەرامبەر ئابووری خۆی لەبەر ئەوەش پێویستتر شەرم دای بگرێت بەرامبەر بە بەردەوامیدان بەو جۆرە سیاسەتانە ئەم جۆرە سیاسەتانە پێت دەڵێن چی بەلای ڕژێمەوە لە ریزی یەکەمدایە و گاڵتە بە هەموو شتەکانی تر دەکات ئەم ڕفتاری ئێران بۆ خۆلادان لە کاریگەری سزاکان تەنها لە ڕێی جوڵاندنی تووڕە بەدکارەکان و کارداریە خراپەکان و بانکە بەدناوەکانەوە دەکرێت کە جارێکی تر ئەمانە دەبنە یارمەتی دەر بۆ بڵاوبوونەوەی چەک و دەبنە یارمەتی دەر تا ڕژێمێکی وەک ئەوەی کۆریای باکوور لە ڕێی نایاساییەوە دارایی بۆ دابین بکرێت جا ئێستا ئێران شانازی دەکات بۆەوەی کەوتوتە جوڵاندنی ئەو تۆڕانە و پێشم وایە نابێت ڕێگەی پێ بدرێت چی بکرێ باشە Well, America actually has to hold Iran's feet to the fire. ئەمریکا پێویستە بەردەوام بێت لەوەی ئێران لەم ڕەوشەدا بمێنێتەوە لەو سۆنگەیەوەی بەرزترین ئاستی فشار ینی بەرزترین فشارکردن بەڵام پێویستیشە ئەم بەرزترین ئاستی فشارە لەسەر ڕژێمی ئێران هاوکات بێت لەگەڵ بەرزترین بە تەنگەوە چوونی گەلانی ئێراندا بۆ دڵنیابوون لەوەی خەڵکی ئێران باشترین تەکنەلۆژیای پەیوەندیەکانیان لە بەردەستدا بێت بۆ پەیوەندیکردن بە یەکەوە ئەگەر هاتو خۆپیشاندان ڕوویدا و یان ناڕزایی دەستی پێکردەوە لەسەر شەقامەکانی وڵاتەکە دژ بە و هەوڵانی ڕژێم دەیدات و پێچەوانەی بەرژەوەندیە نیشتیمانیەکانی وڵاتی ئێرانن پێویستە ئەم بەڕێوەبەرایەتیە درێژە بدات بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانی وەک تویتەر بەو شێوەیە کە هەیەی و زیاتریشی بکات و لەو ڕێیەوە بە خەڵک بڵێت ئێران وەها بووە و ئێستاش ئاوەهایە باز لەوە بکات کە خەڵکی ئێران ناخوازێت ببێتە بەشێک لەو تۆڕانەی ڕژێمەکەیان ئێستاش ئەوەی هەیە وەک میراتیەکی نیشتیمانی ئێرانی بوارەکانی کێبڕکەیە بە وادامنین بەپی ئەم پێشنیازەی تۆ ئەمریکا لەگەڵ خەڵکا زیاتر ئەوەی کە ناون لێنا مەگزیمەم کرد لەگەڵ چێ قسە بکە حکوومەتی ئەمریکا چ جۆرە ئۆپۆزیسیۆنێک هەیە کە بتانی وها سەیری بکەی بڵێ ئەمە ئۆپۆزیسیۆنێکی گشتیە بۆ تەواوی گەلانی ئێران و نوێنەرایەتی تەواوی گەلانی ئێرانەکە بەمانایەکی تر پرسیارەکە بەوە لای ئەمریکا ئەڵتەرناتیڤێک هەیە بۆ ئەم ڕژێمەی کۆماری ئیسلامی ئێران
The most important thing to know is that it's not گرنگترین شت لێرەدا ئەوەیە کە بزانرێت ئەوە کاری گەلی ئەمریکا و سیاسەتدانەرانی ئەمریکا نییە ئالتەرناتیڤ بۆ ڕژێمی ئێراندا بنێن و ئەو ئالتەرناتیڤە پێویستە لە ناو ئێران خۆیەوە بێت نەک لە شوێنی ترەوە و ئەمەش کارێکە زیانی هەیە پرسیارەکە لەوەدایە ئایا لە 40 ساڵی ڕابردوودا ئێرانیەکان ئەو دەرفەتیان هەبووە لە هەڵبژاردنەکان و لەسەر سندوقەکانی دەنگدان تا ئەمە دروست بکەن یان زەمینەیەکی بۆ بڕەخسێنن وەڵامەکە ئەوەیە کە تا ئێستا نەبووە ڕاستیەکە ئەوەیە ئەگەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەرگیز ترسی لە ڕای گشتی ناوخۆ و خواستی سیاسی خەڵق نییە ئەوە با ڕفراندۆمێک لەسەر کۆماری ئیسلامی ئێران بکرێت با دوور نەکەوینەوە لەوەی سیاسەتی ئەمریکا چییە و بۆ چیشە ئەوەی تا ئێستا ئاشکرایە سیاسەتی ئەمریکا چاوی لەوەیە تا ئێران سیاسەتی دەرەوەی و ئاسایشی خۆی بگۆڕێت ئەوەی هەر هیچ نەبێت تا کاتی ئەم بەرنمەیە دەتوانم باسی بکەمەوەیە کە هێشتا شتێک نییە لە سیاسەتی ئەمریکادا پێی بگوترێت فشاری ناوخۆیی بەواتایەکی تر ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە کە پێویستە ئەو فشارە ناوخۆییەش هەبێت و زێت بکرێتە سەر استراتیژیەتی فشارخستنە سەر ئێران چونکە ئێستا ڕژێمی ئێران بە خەڵکی وڵاتەکە دەڵێت ئەمریکا دەخوازێت ئێوە بەکاربهێنێت جاهبوونی سیاست و بەرنمەیەکی ڕاستەقینە بۆ ناوخۆی ئێران دەشێت بتوانێت ئەو پەیامە بدات کە نەخێر گەلی ئێران بەکار ناهێنرێت بەڵکو خۆی بڕیاردەرە لە ئایندەی خۆی could signal that no, the Iranian people are not pawns, they're agents of their own future. بەڵام لە ناو ئێرانیشەوە ینی تا ئەندازەیەک ناڵم زۆر بەڵام تا ئەندازەیەک توانیانە ئەو هەستەی دژی ئەمریکا بجوڵێنن وەکو کاردانەوە بەرامبەر بەم سزایانە ئەمە چەند شتێکی نەرێنیە بۆ ئایندەی گەلی ئێران. So yes, there are unfortunately a whole cadre of بڵێ ئەوە هەیە و خەڵکانێکی شەن لە ئێران دەخوازن سزاکان بەکار بهێنن بۆ پڕکردنی گیرفانی خۆیان بەڵام تەنانەت ئەگەر ئەو خەڵکەش ڕۆچوو بنە ناو ئابووری ئاسایی ئێرانەوە نەیانتوانیوە پارە بە ئابووری و سیستمی بانکی و کەرتی وزە و کارداری و بواری دارایی ئێران بدەن ئەم جۆرە خەڵکە لە ئێراندا دەمێننەوە و زیاتریش سوود لەم ڕەوشە دەبینن هەر بۆیە ئەو ڕەفتارانی ئێران جا سەرکوتکردنەکانی ناوخۆ بێدیان سیاسەتە شەڕەنگی زیەکانی بێت لە ناوچەکەدا هیچیان ناگۆڕدرێن ئەو خەڵکانە زیاتر سوودمەند دەبن مەگەر ئێران بە شێوەیەکی بنچینەی شێوازی دامەزراوەکانی خۆی بگۆڕێت وەک دامەزراوەکانی وزە و دامەزراوە دارایەکانی ئەگەرنا ئەوە ئەو جۆرە خەڵکە زیاتر دەوڵەمەند دەبن و سوود لە دەرفەتەکە دەبینن و لە ڕێی ئەو جۆرە وروژاندانەشەوە زیاتر خۆیان دەبەنە پێش و بە خەڵکی هەژار و نەداریش دەڵێن بیهێنە بەرچاوی خۆتان ئەگەر دەوڵەمەند بن. هەلو لە دوانەی نیویۆرکیدا وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف ئاماژەی بەوە کرد کە ئەڵێ سەرۆک ترامپ ناوێت ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێ بەڵام لایەنی تر هەنیاخو ئەوەی کە بە گروپی بیناوەکان ئاماژەی پێکرد وەکو ئاماژەیەک بە بەنیامین نەتەنیاهۆ بە بۆڵتن بن زاید و هەروەها بن سەلمانی عەرەبستانی سعودیەش ئەگەر ئێران ڕەفتارەکانی بگۆڕێ ئەمە کەوتنی ڕژێمەیان No, I don't think it's important to keep that. نا پێم وانییە و ئەوەش هێڵە گشتیەکە نییە پێم وایە وەک سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە باس دەکرێت ئەوەیە واشنگتن ئەم فشارە ئاست بەرزانە وەک میکانیزمێک بەکاردەهێنێت تا ئێران بگەڕێنێتەوە بۆ سەرمێزی دانوستاندن دەمەوێت ئەوە بڵێم کە نیگەرانیەکی فراوانی مرۆیی هەیە سەبارەت بەوەی لە دەمی ئەگەر و نەگەری ڕێکەوتندا لەگەڵ ئێراندا ئەوە پێویستە واشنگتن بە تەنگ خەڵکی ئێرانەوە بچێت جا لێرەدا چی پێویستە بیزانین لەبارەی ئەو ڕاگەیاندنەی زەریف و ئاماژەکردنی بەو ژمارە ناوەی بە پیتی بێ دەست پێ دەکەن یەکەم ئەوەیە کە زەریف چاودێرێکی وردە بەسەر سیاسەتی ناوخۆی ئەمریکاوە ئەگەر لە بیرت بێت وتارێک هەبوو بە ناوی ئاشتی و سیاسەتەوە هاوکارم مەرڤێ تاهر ئۆغڵو نووسی بووی لەو وتارەدا ئاماژە بەوە کرا بوو وڵاتە سەرکوتکارەکان باس لە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ دەکەن و لەو وڵاتانش کۆریای باکوور و تورکیا سوپاس و ستایشی سەرۆک ترامپ دەکەن لە کاتێکدا هێرشێکی زۆریش دەکەنە سەر تەواوی بەڕێوەبەرایەتی و واشنگتنیش ئەوەی ئێستا زەریف دەیکات دووبارەکردنەوەی هەمان ئەو استراتیژێتەیە و دەڵێت ترامپ شەڕی ناوێت بەڵام دەڵێت ئەو ژمارە ناوە هەن ئامانجەکەشی ئەوەیە بڵێت سەرۆک ترامپ جیاوازە لە ڕاوێژکارەکانی بۆ مەبەستی بنکۆڵکردنی استراتیژەتی بەکارهێنانی بەرزترین ئاستی فشار و کۆتایی پێهێنانێتی و وەهاش بکات واشنگتن پێشوەخت پەلە بکات بۆ گەڕانەوە بۆ دانوستاندن جا ئەمە یاریەکی زیرەکانی
زمانی زەریفە و زانیاریشی هەیە لەسەر سیاسەتی ناوخۆی ئەمریکا و زمانی ئینگلیزیش باش دەزانێت و تێگەیشتنی بۆ میدیاشەیە و دەخوازێت ئەمبەر و ئەوبەرێک لە هاوکێشەکەدا بکات و دابەژوونە سیاسەکەی ناو واشنگتن بەکاربێنێت لە سیاسەتی دەرەوەی ئێراندا. ئەمەش پێ ناچێت لە مەودای کورتخایاندا، بەڵام لەوانەیە لە مەودای درێژخایاندا کاریگەری هەبێت، چونکە وڵاتە سەرکوتکارەکان بەردەوام ئەم دابەشبوونە لە هەموو شوێنێکدا بەکاردەهێنن تا بتوانن بە ڕوانینی خۆیان باڵادەستی خۆیان بەسەر واشنگتندا نیشان بدەن. بەنام باسێکی وڵاتانی جیهانیش بکەین بەتابەتی وڵاتە دراوسەکانی ئێرانیش. چین گەورەترین کڕیاری نەوتی ئێرانە لە جیهاندا و بێژین ساڵانە نیوەی نەوتی ئێران دەکڕێت و پێناچێت دەستبەرداری بازرگانی نەوت بێ لەگەڵ تاراندا لەو ڕوانگەیەوەی هەر لە سەرەتاوە لەگەڵ سزاکانی ئەمریکادا نەبووە بۆ سەر ئێران. کۆمپانیای تۆبرەش بە وردی چاودێری ئەم پەرسەندانە دەکات. ئێمە پێشتر ئاماژەمان پێ کردووە کە ئەم سزایانەی ئەمریکا پەسەند نییە بەلامانەوە. تایبەتمەندێتی پاڵاوگەکانی تۆبرەش ڕێک بۆ نەوتی ئێران گونجاون. هەوڵ دەدەین قەناعەت بە ئەمریکا بکەین و توێژ بەردەوامن و هیوادارین بتوانین لە ئایندەدا چارەسەری بکەین. تورکیاش لە دوو ڕەهەندەوە دژی ئەم هەنگاوەیە. یەکەمیان وەک ڕەهەندی سیاسی لە بەرامبەر ئەمریکادا و دووهەمیشیان لە ڕەهەندی پیشەسازی نەوتەوە لە ناو تورکیا خۆیدا. هاوکاری نێوان هەردوو وڵاتی چین و ئێران بەردەوام دەبێت. هاوکاریکی ڕوون و بابەتیانە و ڕەواژ دەبێت، هەر بۆ یێشە شایستەی ڕێزلێنانە. شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن دەشێ بۆ عراقیش بە هەمان شێوە بێت و نەتوانێت بە تەواوەتی بازرگانیەکانی لەگەڵ ئێراندا ڕابگرێ لە کاتێکدا داران هەوڵی بەرەو پێشبردننی زیاتری پەیوەندیەکانی دەدا لەگەڵ بەغدادا. تا ئێستا ئێرانیەکان دەڵێن بەهای بازرگانی نێوان هەردوو وڵات لە ساڵێکدا نزیکەی 12 میلیارد دلارە و هەردوو لاشیان هەوڵ دەدەن بگەێنان نزیکەی 20 میلیارد دلار. جا پێ دەچێت سەنگێکی زۆر بخرێتە سەر ئەم بەها بازرگانیە لە نێوان ئەم دوو وڵاتە دراوسەیەدا لەلایەن ئێرانەوە و کە هەوڵیش دەدات بۆ هاوپەیمانێتی استراتیژی و سیاسی و ئابووریش لەگەڵ عراقدا. کاربەدەستانی ئەمریکایی جەخت دەکەنەوە لەوەی بۆ لەم و دووە ئەو بەخشینەی پێشتر درابوو بە وڵاتەکان ئیتر نەماوە و ئەو وڵاتانەش تەنها دوو بژارەیان هەیە. ئێمە ئەومان ڕوون کردوێتەوە ئەگەر وابەستەی نەبێت ئەوە سزا دەدرێت. ڕاگەاندنیشمان هەر لەسەر ئەمەیە. ئێمە ژمارەیەک پێویستیمان هەن و بۆ ئەم گواستنەوەیش هەر کەسێک بێت هەمیشە پێویستی بە بەشداری هەیە لە بازاڕی داراییدا و ئێمەش مەبەستمانە ئەو سزایانە بسەپێندرێن. ئێمە سزایەک ڕناگەێنین بەبێ ئەوەی هانی وڵاتانی تر نەدەین بۆ هاوکاریکردن لە جێبەجێکردنیاندا. بەنام با لە چین و هندستانەوە دەست پێ بکەین. ئەم دوو وڵاتە دەتوانن بە شێوەیەکی بەردەوام درێژە بۆ بازرگانی نەوتە بدەن کە لەگەڵ ئێراندا هەیەە و بەتایبەتی چین ینی وەکو زانراوە ساڵانە نیوەی نەوتی ئێران دەکڕێت. Well, I'm so glad you mentioned these two because خۆشحاڵم کە ئاماژەت بەو دوو وڵاتە کرد، چونکە چین و هندستان دوو ئابووری زۆر گەورەی هایدرۆکاربۆنین لە ئاسیادا و هەردووکیشیان پشتیان بە نەوتی دەرەوە بەستووە بۆ پەرەپێدانی زیاتری گەشەکردنی ئابووریان. ئێستا ئەگەر نەوتی ئێرانیان نەبێت ئایا ئەڵتەرناتیڤەکەیان چی دەبێت؟ لێرەدا پێویستە واشنگتن و عەرەبستانی سعودیە و مێرنشینەیە گرتوەکانی عەرەب بێنە ناوەوە و نەوتی پێویست و هەرزان بۆ هەردوو وڵات دابین بکەن تا چیدی پێویستیان بە نەوتی ئێران نەبێت. ئەوەی زیاتر مایەی گەرانیمانە لە ڕووی پەیوەندیەکانەوەیە. هندستان هاوپەیمانە و چین وڵاتێکی ڕکەبەرە. چی بەسەر نەوتی ئەمارکراوی ئێراندا دێت لە کاتێکدا تاران دەخوازێت هەموو کەشتیە بار هەڵگرەکان پڕ بکات لە نەوتی خۆی و دەشزانین کۆنتراکتی جۆراوجۆری درێژخایەنیشی هەیە لەگەڵ ئێراندا و ئەماری تایبەتیشی هەیە بۆ نەوتی ئێران کە پارەکەی دواتر دەیدات یان ئێران نەوتەکەی دەخاتە ژێردەست چینەوە و دواتریش دەیباتەوە بۆ ناو خاکی خۆی. ئێدی دوای ئەو دواوادەیەی دانراوە لەوانەیە شتێکی نوێ لە نێوان تاران و بێژینگدا بێتە ئاراوە وەک ئەوەی پێشوەخت چین پارەی خۆی دابێت یان دواتر ئەو پارەیە دەدات یان لەوانەیە پڕکردنی کەشتەکان لە کاتی جیاوازدا بکرێن. جا ئەمانە دەشێت ببنەمایی بنکۆڵکردنی سزاکانی ئەمریکا. هەر بۆیە پێویستە واشنگتن وەڵامێکی ڕوون و ئاشکرای بۆ هەبێت، چونکە هێشتا نازانین
ئایا ئەمریکا سزا دەسەپێنێتە سەر وڵاتە سەرەکیەکانی ئابووری هایدرۆکاربۆن لە ئاسیادا؟ خاڵی دووهەمیش لە پەیوەندی بە چینەوە ئەوەیە ئەگەر چین بەو شێوازە ئیشی خۆی بکات و پێشوەخت پارەی دابێت بە ئێران ئەمریکا چ هەنگاوێک دەگرێتە بەرامبەر پارەدانی نهێنی. ئەی بۆ تورکیا چۆن بە تایبەتی کە پسپۆڕانی نەود لە تورکیا ئاماژە بەوە دەکەن دەڵێن پاڵاوگەکانی نەود لە تورکیادا وەک ڕێک ئەوەیە بڵێ تایبەت بۆ ئەو نەوتەی ئێران کرابێت لەمەیاندا چۆن. Well, this is actually an excellent technical point. ئەمە بەڕاستی دۆسیەکی گرنگی تەکنیکیە و لە هەمان کاتیشدا ڕەهەندی سیاسی خۆشی هەیە چونکە ئەو وڵاتانی هاوردەی نەوتی خاوی ئێرانیان دەکرد وەک دەزانین لە بەرامبەر بە نەوتی وڵاتانی عەرەبیدا نەوتی ئێران پاڵاوتنی ئاسانترە و خەرجێکی کەمتریشی دەوێت بە بەراورد لەگەڵ ئەوانی تردا. ئەمەش هەر تورکیا نییە بەڵکو وڵاتی تریشان وەک ژاپۆن و کۆریای باشوور. زیاتر ژاپۆن ئەو کێشەیە هەیە و لە کاتێکدا پەیوەندێکی زۆری پیشەسازی نەوتیش هەیە لە نێوانیاندا. بەڵام هەمان ئەم کێشەیە دەبێت کاتێک نەوتی ئێران لەسەر خاکی خۆی دەپاڵێوێت. ئەمەش کەوتۆتە سەر ئەمریکا و عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتوەکان تا ئاڵترناتیڤی تر بۆ تورکیا بدۆزنەوە و ئەو بۆشایی نەوتی بۆ پڕبکەنەوە. جا بیرمان نەچێت واشنگتن لەو جۆرە کارداریەدا نییە پاڵاوگەی نیشتیمانی خۆی لە وڵاتێکی بیانیدا هەبێت. ئەوەی واشنگتن دەخوازێت و بیری لێ دەکاتەوە ئەوەیە بڕی پێویستی نەوت هەبێت لە بازاڕە جیهانیەکاندا. بۆیە پێویستە حکومەتی تورکیاش خۆی بیر لەو چارەسەرکردنە بکاتەوە سەبارەت بەوەی چۆن پاڵاوگەکانی بەردەوام لە کاردا بن و نەوتی لێ نەبڕێت چونکە ئەمە بۆ ئەمریکا جێی نیگەرانی بایەخ نییە. بەڕای تۆ تورکیا توانێت پشت بە نەوتی عێراق ببەستێ بۆ بازرگانی نەوت زیاتر نەک بڵێن بۆ پاڵاوتنی نەوت. So there is a growing hope. جا ئێستا هیوایەک هەیە و هەروە دێ و زیاتریش دەبێت کە بەغدا بتوانێت بڕەنەوتی پێویست بۆ تورکیا دابین بکات. ئامانج لێرەدا ئەوەیە کە حکومەتێکی سەروەر و سەقامگیر و بەهێزی عێراقیت هەبێت تا بتوانێت بە دوواداچوون لەسەر بازرگانیەکانی نەوتی ئێران بکات و بزانرێت ئایا ئێران دەخوازێت باڵادەستی خۆی بنوێنێت لە بازاری نەوت یان لە ناوچەکەشدا. بەڵام ئەوەی تا ئێستا دەبینرێت ئەوەیە بەغدا پشتی بە ئێران بەستۆ و هێشتا هیچ ئاماژەیەکی دیار نییە پێچەوانەکەی بسەلمێنێت. هەروە گوتم هیواکە زۆرە بەوەی نەوتی عێراق بڕوات بەرەو باکوور لە بری نەوتی ئێران بەبێ ئەوەی نرخ لە بازاردا بهەژێت. بەڕای تۆ سەردانەکەی ئەم دوایەی مەولود چاوچەوڵ و وەزیری دەرەوەی تورکیا بۆ بەغدا و بۆ هەولێر چەند پەیوەندی بەم دۆسەی نەوتەوە هەیە؟ My gut is telling me it is quite related to this oil file. من بۆ خۆم وەها هەز دەکەم کە ڕێک پەیوەندی بە دۆسیەی نەوتەوە هەیە چونکە تورکیایشێکە لە وڵاتانی پشتی بە نەوتی شوێنی تر بەستووە وەک رووسیا و ئێران و عێراق. تورکیا وەک وڵاتێکی ئەندامی ناتۆ بەهێزە بەڵام وەک چاو لە دەستی ئەو وڵاتانە دەردەکەوێت بەهۆی ئەو هەموو پشتەی بە نەوتی بیانی بەستووە. جا تورکیا ئەگەر لەوە تێبگات کە سزاکان هاتن و پەیوەندیەکان لەگەڵ ئێراندا جارێک باشە و جارێک خراپە ئەوە لە بەرژەوەندی خۆیەتی لەگەڵ تێپەڕبوونی کاتدا ئەو هەنگاوانە بنێت کە بە سوود بۆ ئابوووریەکەی بگەڕێتەوە و بێگومان ئەوەش لە بەرژەوەندی ئەنکەرەیە دۆسیەی نەوت بخاتە سەر مێزی دانوستاندن لەگەڵ هەردوو لایەندا هەولێر و بەغدا. هەرچەندە هێشتا هیچ زانیاریەک ڕانەگەیەنراوە بەڵام هەستی خۆم پێم دەڵێت سیاسەتێکی بەرپرسانە وەها دەکات کە بڵێم بەڵێ بۆ دۆسیەی نەوت لەوێ بووە. ئەی عێراق چی دەکات؟ چی لەو هەموو پەیوەندیە دەکات کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیەی ئەگەر بێت و تەواوی نەوتەکەی بدا بە تورکیاوە ببێتە ینی جێگرەوەی ئێران بۆ تورکیا. عێراق لە پێگەیشی قورسدا سەیری بکەین لەم لاوە ئێرانی هەیە لە خوارەوە عەرەبستانی سعودی هەیە لەسەرشەوە تورکیا. ئەم هاوکێشەیە چۆن دروستە بێ لە نێوان ئێران سعودیە و عێراق بۆ تورکیا؟ So this is where leadership from Washington is crucial because لێرەدا کە ڕێبەرایەتی واشنگتن گرنگە. عێراق وەک باسی شت کرد عێراق لەژێر کاریگەریەکانی ئێراندایە و پێویستە عێراق ڕابکێشێتە دەرەوەی ئەو کاریگەریانە. هەر بۆیە عێراقێکی سەروەر و سەقامگیر لە بەرژەوەندی هەموو وڵاتانە چونکە ئەگەر بتەوێت درێژە بە فشارەکان لەسەر ئێران بدەیت ئەگەر بخوازیت نرخی نەوت جێگیر بێت ئەگەر چاوت لەوە بێت هەندێک لە کێشەکانی ناوچەکە چارەسەر بکرێن و عێراقیش دەستی هەبێت لەمەدا ئەوە
ئەوە ینی سەرکەوتنی ئابووری و سیاسی ریاض ئەمەی پێخۆشە چونکە ئیتر پێویست ناکات بەرهەمهێنانی نەوتەکەی زیاد بکات تورکیاش نەوتی پێویستی دەبێت بە بێگومانیش ئێران زەرمەند دەبێت ئەمانش کەوتونەتە سەر واشنگتن و یارمەتیدانی ئەو وڵاتانی ناوچەکە و جاکردنەوەی عێراق لە ئێران ئەگەر واشنگتن ئەم ڕۆڵی ڕێبەرایەتی خۆی نەبینێت ئەوە ینی عێراق بەردەوام دەبێت لە پشتبەستن بە ئێران و تارانیش درێژە بە کاریگەریەکانی خۆی دەدات لە ناو عێراقدا. یەک پرسیاری تر زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ عێراق لە ڕەوشێکدایە کە بتوانێت لە ڕووی ئابوووریەوە پشت بەخۆی ببەستێەوە ئیتر چیدی پشت بە وزەی ئێران نەبەستێ؟ ئایا عێراق لەو پێگەیەدایە؟ وەڵامەکە ئەوەیە هێشتا عێراق نەگەیشتوێتە ئەو پێگەیە بەڵام ئەمەش کەوتوێتە سەر واشنگتن تا هەندێک وڵاتانی کەندا و یارمەتی عێراق بدەن لە ڕووی وزەوە هەرچەندە عێراق نەوت هەناردە دەکات بەڵام هێشتا پشتی بە هاوردەکردنی نەوتیش بەستووە بۆ وزەی ئەلکتریک بەڵێ پێویستە واشنگتن ڕۆڵی پێشەنگی هەبێت لە عێراقدا. دێمەوە بۆلات بە تایبەتی لە باسی ئەو وڵاتانی کە پەیمانیان بە ئەمریکادا و بابزانین چی ڕوودەدا دوای ئەم چەند ڤیدیۆ دەنگیە پرسیار لەسەرەوە دەکەین. ئەمریکا لە زۆر بۆنەدا ئاماژەی بە ژمارەیە پەیمانی وڵاتانی تر کردووە کە ڕێژەی بەرهەمهێنانی نەوتی وڵاتەکانیان زیاتر دەکەن بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا واشنگتن چەند دڵنیایە لە بەجێگەیانی ئەو پەیمانانە؟ بەڵێ و پێم وایە دڵنیاین ئەو وڵاتانەی هێندەی پێویست نەوتیان هەیە زۆر و ئاستی ئەو نەوتەی پێویستیانە هەیەە و جیهانیش نەوتیان بۆ دابین دەکات ئیدی سوتەمەنیان بۆ دابین دەکرێت سەرۆکی دەستگای نێونەتەوەی وزە ڕاگەیاندنەکیدا لەسەر ئەم دۆسەیە و تەنانەت قسەی لەسەر نەوتی ئەمارکراویش کرد لە بازاڕەکاندا جا ئەمە ینی ئێمە لە پێگە و ڕەوشێکی زۆر باشداین و هەر بۆیە هیچ هۆکارێک نابینین کە بۆچی ئەو وڵاتانە پشتیوانی لەم هەنگاوەی ئێمە ناکەن لە کاتێکدا ئەوەی پێویستیانە لە نەوت بۆیان دابین دەکرێت. لە بەرامبەریشدا کاربەدەستانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران جارێکی تریش ئاگاهی دەدەنەوە بەوەی هەر هەنگاوێک کاریگەری نەرێنی بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەوە وەڵامی خۆی دەبێت. سەقامگیری لە کەنداوی فارس ئازادی هاتوچۆ لە کەنداوی فارس و هێنان و بردین نەوت لە کەنداوی فارس لە بەرژەوەندیەکی گەرنگی ئاسایشی نیشتمانیمانە. ئێمە دڵنیایی دەدەین تا ئەو کاتەی لەو بەرژەوەندیە گەرنگەی ئاسایشی نیشتمانیماندا بێت بەڵام ئەگەر ڕێک لە ئێمە گیرا کەنداوی فارس بەکاربێنین ئیدی وەک بەرژەوەندیەکی نیشتمانی خۆمان بۆچی ئەو دڵنیایە بدەین. هەر چۆنێک بێ هێشتاش شیکەرەوە هەن کە لەگەڵ ئەم بڕیارەدا نین لەبەر ژمارەیە هۆکار کە یەکیشانەوەیە ناتوانرێت بە تەواوەتی چاودێری کردە بازرگانیەکان بکرێ لەگەڵ ئێراندا. ئەمە شتەکان باشتر ناکات بەڵکو خراپتریان دەکات و ئەو وڵاتانەش دوور دەخاتەوە کە کارداریان هەیە لەگەڵ ئێراندا ئەمە بێ لەوەی قورس دەبێت بۆ بەڕێبەراتیەکەی ترەم تا بەرەنگاری کەشتێنەوە هەڵگرەکانی کۆمپانیەکانی کەرتی تایبەت ببێتەوە کە ئاڵای وڵاتانی دیکەیان هەڵگرتووە چکە دەبێتە مای کێشەی ئابووری ئەگەر ئاوەها شتێک بکرێت. بەهنام بەڕای تۆ ئێران دەتوانێت تەنگەی هورمز دابخات ئەگەر بێت و عەرەبستانی سعودیا یا میرنشینە یەکگرتووەکانی عەرەب و وڵاتانی تریش بەرهەمی تەواوی نەوت بنێرنە بازاڕەکانی جیهانەوە و ڕێگە نەدەن ئەو کەمیە لە ڕێژەی نەوتە دروست بێ. So I think, in short, if you look at Iran's military capabilities... جا لە مەودای کورتخایەندا ئەگەر سەیری تواناییەکانی لەشکری ئێران بکەیت ئەوە بەڵێ دەتوانێت تەنگەی هورمزدا بخات بۆ چەند ڕۆژێک بەڵام ئاوەها هەنگاوێک کاریگەریەکی زۆر خراپی دەبێت بەسەر بازاری نەوت و نرخی نەوتیشەوە ئەمە بێلەوەی باڕوانینی من دەبێتە وەڵامێکی لەشکریانی گەورەی ئەمریکا بەبێ جیاوازی ئەوەی ئەگەر دیموکراتەکانیان کۆمەرەکان لە کۆشکی سپیدا بن چونکە ئەمە سیاسەتێکی دەرەوەیی گیری ئەمریکایە لە ساڵی 1970ەوە کە دەخوازێت دڵنیا بێت لە هێنان و بردنێکی ئازادانی نەوتدا با بگەڕینەوە سەروەختی شەڕی عێراق ئێران ئەمریکا ئاڵای سەرکەشتیە بار هەڵگرەکانی کوێیتی دەگۆڕی تا بە پارێزراوی بە تەنگەی هورمزدا تێ بپەڕینایە هەر بۆیە کاتێک دێتە سەر باسی پارێزراوی کەشتیە بار هەڵگرەکان لە تەنگەی هورمزدا ئەمریکا وەگوتم جا هەر لایەنێک لە بەڕێوەبەرایەتیدا بێت سوورە لەسەر پاراستنی ئەو پارێزراویە جا ئەگەر ئێران هەنگاوێکی وەها بنێت ئەوە ینی لوتبڕینی خۆی وێڕای دەموچاوی. So Iran, I think, if it did so, would be cutting off its own nose to spite its face.
یەکێک لەو شیکەرەوانە کە بینیمان ئاماژە بەوە دەکە ئەمە ئەرکیی قورس دەبێت بۆ بەڕێوەبەرایەتی ئەمریکا کە بتوانێت چاودێری ئەو هەموو هاتوچۆی نەوتە و چاودێری بازرگانی نەوتیش بکات بە تایبەتی لەو ناوچەیی جیهاندا. بەڕای تۆ ئەو میکانیزمانە چییە کە پێویستە ئەمریکا بیگرێتە بەر بۆی بتوانێت لە کۆنتترۆڵێکی تەواودا بێت لەو ناوچەیەدا بە تایبەتی بۆ ئەم سیاسەتەی بەرامبەر بە ئێران. دوو میکانیزمی جیاهن یەکێکیان دڵنیابوون لەوەی ئێران نەوت هەناردە ناکات ئەمەش لەڕێی سەتەلایت و بەدەستهێنانی زانیاریەکان و لەمانەش گرنگتر چاودێریکردنی شەپۆلە ڕاداریەکانی کەشتە ئێرانیەکانە کە هەر کەشتێک شەپۆلی تایبەت بەخۆی هەیە دەتوانرێت چاودێری بکرێت و لێرەوە دڵنیابیت لەوەی کەشتە نەوت هەڵگرەکانی ئێران جوڵیان نەکردووە چونکە زانراوە کە دەتوانن بشگەنە ناو ئۆقیانوسەکانیش لێرەدا وێنە سەتەلایتی ئاساییەکان ڕۆڵ دەبینن و بێگومان سەتەلایتە تایبەتەکانی زانیاریش ڕۆڵی گرنگی دەبێت کە ئەمریکا بە ئاسانی دەستی پێیاندا ڕادەگات و دەتوانێت لەو ڕێەوە بزانێت کەشتەکانی ئێران لەکوێن و لەکوێنین و ئاراستەکانیشیان بزانێت کاتێک دێینە سەر چاودێریکردنی سەپاندنی سزاکان ئەوە بابەتێکە پەیوەندی بە سیاست و پەیوەندی بە خواست و پەیوەندی بە توانەکانیەوە هەیە لە ڕووی سیاسیەوە بەڕێوەبەرایەتی دەڵێت سفرکردنەوەی هەناردەی نەوتی ئێران ئەوە ئیتر پێویستە وابەستەی بێت لە ڕووی ئابووریشەوە چونکە لەگەڵ عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتوەکانی عەرەبدا کار دەکات بۆ پڕکردنەوەی بازاری نەوت جا ئەمانە کە بەیەکەوەیان دەبەستینەوە دەبینیت هەموو میکانیزمەکان لە جێی خۆیاندان و هەر ئەوەندەیە کاریان لەسەر بکرێن بێگومان ئەمەش بە یەکجار ناکرێت و کاتیش لێرەدا ڕۆڵ دەبینێت لەو ڕوانگەیەوەی چەندێک ئاستی فشارەکان زیاد بکرێن ئەوە ئێران هێندە و زیاتر هەوڵی گزیکردنی خۆی دەدات و ئێدی ئەم پرۆسەی توندکردنی سزاکان و هەوڵی گزیکردنی زیاتری ئێرانیش درێژەیان دەبێت و دەشبێتە پرۆسەیەکی فرالایەنی قەتەر دەتوانێت یارمەتی دەربێ بۆ ئێران لە کەندایی فارسە. Perhaps. I think any state in the region could be helpful to the Iranians. لەوانەیە پێم وایە هەر وڵاتێک بێت لەو ناوچەیە دەتوانێت یارمەتیدەری ئێران بێت دەزانی لەگەڵ ئەوشدا میرنشینە یەکگرتوەکانی عەرەب سیاسەتێکی تند و ڕقی هەیە بەرامبەر ئێران بەڵام تاران هەوڵی بەکارهێنانی ئەو شوێنانە دەدات کە میرنشینەکان تیاندا باڵا دەستە تورکیا یارمەتی ئێران دەدات بە مەبەست و خواستی خۆی بەڵام میرنشینە یەکگرتوەکانی عەرەب بە خواستی خۆی نییە پێم وابێت ئەو وڵاتانی دراوسێی ئێران پاکستان لە ڕۆژهەڵات و عێراق لە ڕۆژئاواوە سنوورەکانیان پێشێل دەکرێن لەلایەن ئێرانەوە کاتێک دێتە سەر قاچاقچێتی نەوتی پاڵێورا و ئێران ئەمەی لەگەڵ عێراقدا کرد لە ساڵی 2009 و 2010دا و پێش دەچێت ئەو ئەزمونەی خۆی دووبارە بکاتەوە هەر بۆیە پێویستە سەیرێکی وردی هەناردەی نەوتی ئێران بکرێت و چاودێری ئەو کەشتیانش بکرێت کاڵگەری ئاڵای ئێران نین ئێستا پێویستە واشنگتن ئەو تواناییەی هەبێت و بێگومان هەشێتی بۆ ئەم پرۆسەیە و مەبەستیشێتی سزای ئێران بدات ئێدی بەرەنجامەکان لە ئێستا بدواوە دەردەکەون. ئەکرێ پێم بڵێ بۆچی تا ئێستا گەورە کار بەدەستانی عەرەبستانی سعودیە یا میرنشینە یەکگرتوەکانی عەرەب هەتا ئێستا بە ئاشکرایی نەهاتوون بۆ نمونە ڕاگەیانێک بدەن بڵێن بەڵێ نەوتی ئێمە جێی نەوتی ئێران دەگرێتەوە لە بازاڕەکانی جیهاندا نیگەرانیەکە لە چیایە خوب بۆ نەیان کردووە. بەڕاستی هێشتا دیار نییە ئایا نیگەرانیان لەبارەی سیاسەتی دەرەوەییەوە هەیە یان نیگەرانی ئابووری یان سیاسیە شتێکەیە نادیارە ئەو ڕاگەیاندنەی عەرەبستانی سعودیە دەیدات دەتوانێت وەک قاوەیەکی تورکیا بیخوێنیتەوە هەندێکە دەیخوێننەوە دەڵێن دڵنیایی تێدایە من بۆ خۆم وەها دەیبینم هەندێکیش دەڵێن هیچ متمانەیەکی تێدا نییە بەڵام کە سەیری بازار دەکەین دەبینین هەرێکێک لە میرنشینە یەکگرتوەکانی عەرەب و عەرەبستانی سعودیە نەوتی یەدەکیان زۆرە پێشتر ریاض باسی لە کەمکردنەوەی بەرەمهێنانی نەوتی دەکرد بەڵام لە 2010دا ڕێژەی نەوتی زیاد کرد بەبێ ئەوەی بیشیڵێت هەر بە سیرکردنی خەبارەی هەناردەکانی نەوتەوە دەزانیت ڕاست چی دەکات با ئەمەش بهێڵینەوە بۆ ڕۆژانی داهاتوو تا بزانین چی دەکات یان ناکات. بەڵام لە ئێستادا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهانە بەرزە ینی زۆرێک لە وڵاتان ئاماژە بەوە دەکەن کە دەشێ کاریگەری خراپی ئابووریشی هەبێت لەسەر وڵاتەکانیان.
So high oil prices جا بەگشتی بەرزبوونەوەی نرخی نەوت یارمەتی ئێران دەدات هەر بۆیەشە زوو هەڕەشەی داخستنی تەنگەی هورمز دەکات لە ڕاستیشدا ئەوەی ئێستا هەیە لە بازاری نەوتدا هەڵبەز و دابەزی ڕۆژانەی نرخی نەوتە ئەوە نابینم بەردەوام لە بەرزبوونەوە دابێت هەر چۆنێک بێت بە تێپەڕبوونی کات زانیاری زیاتر لەسەر ئەم دۆسیەی نرخی نەوتە دەکەوێتە بەردەست. کۆمەڵە پەرسەندن هەبوو لەم ماوەی ڕابردوودا لەوانە بڕیاری دانەوەی جۆلان بە ئیسرائیل دانانی جەنەرالە بیزەید وەکو باڵیۆزی ئەمریکا لە عەرەبستانی سوعودیە ئەم لادانی سیاسەتی بەخشینی وڵاتانە لەسەر ئێران هەروەهاش دانانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران بە ڕێکخراوێکی تێرۆریست هەگەر هەر هەمووی بەیەکەوە لە یەک بۆ تەدا سەیری بکەین چیمان پێ دەڵێ بەهنام. Well, I think if you believe that ئەگەر بڕوات بەوە بێت کە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ ئەم هەموو پەرسەندنانەی ڕێخستون کە بۆ خۆم بڕوام وایە ئەم بەڕێوەبەرایەتیە کردوونی ئەوایانی بەشێکە لە هەڵمەتێکی بەردەوام بۆ فشار خستنە سەر ئێران لە ڕووی ئابووری و لەشکری و تەنانەت لەسەر جموجۆڵەکانی لە ناوچەکەشدا بە مەبەستی دڵنیابوون لەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لە ناوچەکەدا هەموو شتێکیان لە بەردەستایە و هەروەهاش بۆ دڵنیابوونە لەوەی ڕێبەرانی سیاسی ئێران و بڕیاردەرانی ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە بزانن کە ئەمریکا سوورە و توندیشە لەسەر هەڵوێستەکانی ئەگەر ئێران خۆی لابدات لەو سیاسەتانی پێڕەویان دەکات ئەوە پاداش دەدرێتەوە چونکە ئێستا ئێمە باڵادەستیمان هەیە جارێکی تریش کات ئەمەمان پێ دەڵێت و ئەمەش ئەو پەیامەیە کە ئەم بەڕێوەبەرایەتیە ناردوێتی. But this is the signal the administration has sent. بەنام زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەیەم ڕووی چاوی واشنگتندا. Thank you very much. Thank you, my pleasure. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بیاوێت.